من برادرانك سفرك كاكا خواتان لەگەڵ بەستەلامەتیەکەن ئینشاءالله. وڵای ئێمەوە بەجێمان هێشت ئێمە خۆشیمان تیان نەدی بەس هیوادارێک نەو گەنجانی کە لێرە ئەمێنێ حکوومەت کارێکی وا بکات بەخوای بچێتوانێ خۆشی بوون گەنجانیێرە دامیگام خەڵکە گوناحە هەچی قسێ بڵێم هیچم پێ ناوت ئەمانە حکوومەتێکی گاندەڵە. هەمووتانە بێزاری ئەو گەنجانە بوون کە ماوەیەک پێش ئێستا هەرێمی کوردستانیان بەرەو وڵاتانی ئەوروپا بەجێهێشت بەڵام مەرگ ڕێگەی نەدا بەو بەهەشتە بگەن کە لە خەیاڵی خۆیاندا وێنەیان بۆ کێشا بوو بەڵکو لە نێو بارهەڵگرێکدا و لە سنوورەکانی نێوان سڕبیا و نەمسا گیانیان لەدەستدا. شوان و سەردەشت و سەعید و عەبدولخالق ئەو چوار گەنجە بوون کە پاش زیاتر لە 20 ڕۆژ تەرمەکانیان هێنرانەوە کوردستان و لە گۆڕستانێکی شاری سلێمانی بە تەنیشتی یەکتریەوە بە خاک سپێردران. دوای خنکانی 71 کەس لە نێو بارهەڵگرێکدا بەشێک لە میدیاکانی جیهان باسییان لەوە کرد کە ئەو کەسانە بازرگانی بە ئەندامەکانی لەشیانەوە کراوە بەڵام یەکێک لە کەسوکاری ئەم چوار گەنجە زانیاری نوێ لەسەر چۆنێتی گیان لە دەستدانی ئەو 71 کەسە بۆ هێنارتی ئاشکرا دەکات. بەپێی راپۆرتەکانی پۆلیس و دەستگا پزیشکیەکانی نەمسا کە لەگەڵ تەرمەکاندا داوێتی بە کەسوکارەکانیان هیچ جۆرە بازرگانیەک بە ئەندامانی جەستەی کۆچبەرەکانی نێو بارهەڵگرەکەوە نەکراوە بەڵکو دوای کەمتر لە کاژمێرێک سەرجەمیان لەناو بارهەڵگرەکەدا خنکاون چونکە بەپێی راپۆرتەکانی پۆلیسی نەمسا پلەی گەرمی ناو بارهەڵگرەکە بۆ نزیکەی 60 پلە بەرز بۆتەوە. تقریری توبی ئەوێم پێ ئێستاوە ناو سارەکەمە ئێستا نیشانتانێم هەمووی هیچ شتیوانە باڵێ پۆلیسی ئەوێ ئیشی لەسەر کردووە بە حکمیەوەی وڵاتی ئەوروپا هەمووی لێی لە نەمسا کرد ئافرەتێکی تیا حامیلەیە ماسکی دوومانگە کوردی کوبانەیە هەر ماڵێکی عەرەبی تیا بە خاو خێزان نۆ سەر خێزان نۆی تایە من ئەمانە بۆ خۆم هەمووی بینیوە ڕاستمەکانیشم بینیوە. ئەم چوار گەنجە دانیشتووی یەک گەڕێکی شاری سلێمانین و هاوڕێی یەکتری بوون کە سەردەشت محەممەد و شوان جەمال خاوەنی بڕوانامە بوون و خوێندنیان تەواو کردبوو هەرێکە لە سەعید و عەبدولخالقیش پیشەیان کاسب بووە کە بەوتەی کە سوکارەکانیان لە تاو بێکاری و بێزاری سەری خۆیان بەرە وڵاتانی ئەوروپا هەڵگرتووە. کوڕەمامە کەسێکی نزیکشمەوە هەر دایم بێکشەوەن تەلەبەی تەخەڕوجی کردووە بڵێن مەکتەبی تاواکردەوە تقریبان 2 ساڵە مەکتەب تەواو بووە ئەو داماوە هەر لە ماڵەوەیە هیچ مەعاشێکی نییە لەوە پێش کرێکار بووە بە کرێکاری مەکتەبی تاواو کردووە. لە ئێستادا جگە لە تەرمی ئەم چوار گەنجە لە نەمسا تەرمی 16 گەنجی تری هەرێمی کوردستان کە لە ناو هەمان بارهەڵگردا گیانیان لەدەستدا بوو ئامادەکراون بووە ئەوەی ڕادستی کە سوکارەکانیان بکرێنەوە بەڵام حکوومەتی نەمسا دوای پشکنینی کە سوکارەکەی و دڵنیابوون لە خاوەنی تەرمەکان دواتر دەیداتەوە بە کەسوکاریان. ئاواد مەحمودیان ئارتی سلێمانی.